لەگەڵ نزیکبوونەوە لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان پێکهێنانی هاوپەیمانی لە نێوان لایەنە سیاسیەکان لە پێش هەڵبژاردن یان دوای هەڵبژاردن و لەناو هۆڵی پەرلەماندا بۆ چوونی جیاوازی بۆ لایەنەکان دروست کردووە. بە بڕوای سکرتێری پێشووی پەرلەمانی کوردستان هاوپەیمانیەک لە بەرژەوەندی گشتیدایە لەناو هۆڵی پەرلەماندا بەرجەستە بکرێت و هاوپەیمانەکان بە یەک دەنگ و یەک تێڕوانین کار لەسەر ئامانجەکانی هاوپەیمانێتیەکەیان بکەن. تأكيد لو أكموك صاحب بارت السياسية كان صاحب جوازة وبرنامج ميكانيزمي كاركردنيان لكاتي هالمنتي هالبجارنا كان دا جوازيه تأندازيك بلام لبرلمان أو كاتب نيري راستقيني أو بارت السياسية وخلطي كردستان بويا هاو بيمان تكلمه واقعي ترى بو استاهريمي كردستان. لرابردودا هاو بيمانيتي نيوان لاينەکان لە پێش هەڵبژاردن زیاتر لە پێکەوەییان دژی گەندەڵی و نەعەدالەتی بەدەستێنانی دەنگی دەنگدەران و دابەشکردنی کورسیەکانی پەرلەمان و پشکی حزبی لە نێوان یەکتر کۆی کردوونەتەوە. بە بڕوای فەخرەدین قادر سکرتێری پێشووی پەرلەمانی کوردستان هاوپەیمانی نێوان لایەنەکان لە پێش هەڵبژاردنەکان کاتێک سەرکەوتوو دەبێت لە دوای هەڵبژاردنیش پابەندی هاوپەیمانیەتەکە بن. ئەو هاوپەیمانیەتە جێگەی ڕەزامەندی خەڵکە و شارعی کوردستان قبوڵیەتی کە لەسەر ئەساسی بەرژەوەندی چەند حیزبێک نەبێ لەسەر ئەساسی بەرژەوەندی خەڵک و داواکاریەکانی خەڵک و مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان بێ و ئەم هاوپەیمانەتیانەش بەڕاستی ئەبێ هاوپەیمانی مەبدەئی بن، هاوپەیمانی بەرژەوەندی بینی چەند حیزبێک نەبن. هاوپەیمانیەکانی پێش هەڵبژاردن هەرچەندە زۆر و فرەلایەنە بن ڕنگدانەوەیان بۆ هاوڵاتیان هێندەی ئەو بەرەیە گرنگ نییە لە ناو پەرلەماندا دژی دەسەڵاتێکی ستەمکار و قۆرخکار پێک بێت کە زۆر جار لە ڕابردوودا بێ هیچ واژۆیەک و ڕێکەوتنێکی سیاسی پێکاتووە و بەرەی هاوڵاتی بوونیان لێ نراوە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.